گابریل گارسیا مارکیز یەکێکە لەو نووسەرانەی کە لە ساڵی 1964 لەسەر ڕۆمانی 100 ساڵ تەنیایی خەڵاتی نۆبڵی وەرگرتووە و لە پاشەوە لە ساڵی 1984 یەکێک لە باشترین ڕۆمانەکانی خۆی بڵاوکاتەوە کە پێی دەوترێ خۆشەویستی لە زەمانی کۆلێرادا. ئەوانی کە لەگەڵ ئەدەبیات و خوێندنەوە و ڕۆمانە بینیان هەبێ گابریل گارسیا مارکیز پاشەناسن و کارەکانی لەسەر ئاستی جیهان دەنگدانەوەی خۆی هەیە و بینەر و خوێنەر و جۆگری خۆی هەیە. لە ئەم ئێوارەیە کە دەست پێەکەین لە 21مین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە بەمە دەست پێەکەین. لە گابریل گارسیا مارکیزیان پرسی ئەگەر بتەوێ کتێبێکی سەدپەڕەیی لەبارەی هیواوە بنووسی چی ئەنووسی؟ وتی 99 پەڕەی بە خاڵی ئەهێڵمەوە لە کۆتا پەڕەدا لە دێڕی کۆتاییدا ئەنووسم. بیرت نەچێ دنیا خڕە هەر کاتێ هەستت بەوە کرد کە گەیشتوتە کۆتایی لەوانەیە لە خاڵی سەرەتادا بیت. ژیان دروستکراوە نەک بۆمانەوە، بمێنەوە بۆ دروستکردن، دروست مەکە بۆمانەوە. چاوەڕێمە بە کەسێک گوڵێکت بۆ بێنێ، زەوی بکێڵە، تۆ بچێنە، چاودێری بکە، گوڵت پێدەدا. منیش لە کۆتاییدا ئاڵێم مادام مردن هەیە چاکبوون لە دەست خۆت مەدە، ژیان موڵکی کەس نییە. مادام مردن هەیە چاکبوون لە دەست خۆتان مەدەن، ژیان موڵکی کەس نییە. ئێوارە هەموو کاتێکتان باش و خوای گەورە ڕۆژوو تاعەتی ئەم ئێوارەیە و هەموو ئێوارەکانی ترتان قبول فەرموێ. ئەم ئێوارەیەش لە دۆکتەرز ئۆن ئێر ڕاستەوخواتین و خزمەتتان بۆ باسکردن لە ئازارە درێژخایەنەکانی جەستە، لە ئازاری سەرەوە بەرەو ئازاری مل و شان و پشت و سک و قاچ و پەنجە. پێشەوەی میوانەکە بناسێنم کە میوانێکی تایبەتە و لە ماوەی کۆرۆنادا ئەم و هاوڕێکانی ڕۆڵێکی زۆریان هەبوو کە ئەم شەو باسی کۆرۆنا ناکەین. ئەمەیە سەرنجتان بۆ ئەم ئالاگەی بەردەستم ڕاکێشم کە نازانم دیارەیان نا. ئەم ئالاگە لە ماڵی خۆمان هێناومە کە هەمووی هەبوو دەرمانی ئازارشکێنە. پێشەوە کەمێک بۆتان باسە کەم چییە ئینجا دوایەوە لەگەڵ میوانەکەما گەنگەشەیەکەم و باسیەکەین کە کامیان بەکاربێنین و کامیان بەکار نەهێنین. بەمانە دەست پێەکەم کە هیچ شەریکەی هی کۆمپانیایی پایۆنیرە کە بۆ براندین و ڕەکلامکردن نییە بۆ ئەوان بەڵکو تەنها بۆ باسکردنە کە هەموو کۆمپانیەکانی تریش لەمان هەیە، جێسکەی هەیەی کۆمپانیەکانی تریشەتی. ئەمە کۆڵدان فلووە حەبی ئازارە کە کۆڵدان فلو بۆ ڕۆژ بەجیا هەیەتی هەڵبەت ئازاری جۆ و ئازاری لوت کە بۆ سەرمابوون بەکارەهێنرێ و ئەمەشیان بە شەو بەکارەهێنرێ. ئەو دەرمانی کە لەم حەبانایە پاراسیتۆڵە و لەگەڵ دەرمانی ترا تێکەڵاو کراوە. دەمەوێت سەرنجتان بۆ ڕاکێش ئەم دەرمان لەبەری 500 ملیگرام هەر کەسێک کە خواردی پێویستە 2 دەنگ بەیەکەوە بخوا بۆی ئازارەکەی بشکێنێ، بەتایبەتی لە کەسانی پێگەیشتووە. لەبەرەوەی زۆر کەس کاڵ 1 دەنگ حەبووم خوار ئازارەکەم ناشکێ، لەبەرەوەی کە تۆ 1 دەنگ حەبەکە بەشت ناکە، پێویستە 2 دەنگ بەیەکەوە بخۆی و ئەگەر بتێم حەبانە خێراتر کار بکات دەتوانی بە چا یان بە قاوە بیخۆی. ئەمە پاراسیتۆڵ ئەساسەکەیت و لەگەڵ شتی ترا تێکەڵاو دوای لەگەڵ میوانەکەمانە باسیەکەین. جگەلەوە بۆ ئازار خەڵک چیتر بەکارەهێنێ لەمانە بەکارەهێنێ ڤۆڵتارین یاخود ئۆلفین کە ئەمانە هەردووشیان یەک دەرمانیان تێدایە بەڵام ناوە تیجارەکانیان فەرقی هەیە. ئەم دەرمانە پێویستە ئاگدار بن، ئەو کەسانی کە بەکاریهێنن پێویستە ئاگدار بن بۆ بەڕێزانی کە ڕەبوایان هەیە، ئەو بەڕێزانی بەرزەفشاری خوێنیان هەیە یاخود ئەو بەڕێزانی کە برینی گەدایان هەیە کە پێڵەن قورحەی مەعیدا پێویستە ئەم دوو دەرمانە بەکارنێن، ڤۆڵتارین یاخود ئۆلفین. و جگەلەوە ئێستا جۆرێکی پێیا بۆ لە بازاڕەکانە کە پێوترێ ڤۆڵتفاست و بە شێوەی تۆز بەکارەهێنرێ تکا ئەکەم لە 24 ساعتە نابێت هیچ کەسێ لە 3 دانە زیاتر بخواتەوە و نابێت لەژێر چاودێری پزیشکا یان بەبێت چاودێری پزیشک بەکار بێت، پێویستە ئەم دەرمان لەژێر چاودێری پزیشکا بێت. جگە لەمانە کە باسم کرد بە تایبەتی بۆ ئازاری دەمودان خەڵک سپرای لیدۆکاین بەکارەهێنێت. سپرای لیدۆکاین ئەمانە لە سادەی لیدۆکاینی تێدا لە وڵاتان بەبێ ڕەچەتی دکتۆر سەرف ناکرد بەڵام لە کوردستان بەداخۆک و زۆرشتی تر دەسەکەوێت. هەر کاتێک هەر بە ڕێزێک ئازاری دەمودانی هەبوو ویستی ئەم سپرایە بەکاربێنرێ، غەڵەتترین و خراپترین شێوەی بەکارهێنان ئەم سپرایەوەیە کە ڕاستەخۆ بیپشێنی بەسەر پووکی دانەکەیە. ئەم سپرایە نابێت ڕاستەوخۆ بەر پووک بکەوێت، بەڵکو دەبێت بیخەیتە سەر لۆکە یان پەموو و لۆکەکە بخەیتە سەر شوێنەکەی کە ئازاری هەیە، نابێت ئەمە ڕاستەوخۆ بپژێنرێ. زۆر جارێک وەک پزیشکانیدان خەڵکمان بۆی ئەمەدەی لەم سپرایە کردو بە سەردانەکانیا کە سپراکە وای لە کردو پووکەکانی سووتانووە. لەبەرەوە تکایە ئەمە بەکار مەهێنن بەبێ پرسی پزیشک و ئەگەر بەکاریشتان هێنا بیخەنە سەر لۆکەیەک و لۆکەکە بخەنە سەر شوێنەکەی کە ئازاری هەیە. جگە لەمە بۆ ئازاری دەمودان
خەڵک چێکات لە خۆیەوە حەبی التیهابات بەکارهێنەوە نمونەیەک حەبی التیهابات لەبەردەستی منایە بەڵام دەمێت سەرنجتان بۆ ڕابکێشم حەبی التیهابات ڕۆڵی نییە لە چارەسەرکردنی ئازارە بەڵکو تەنها حەبی ئازارشکێن کە پاراسیتۆڵ و ڤۆڵتارین و هەروەها هەندێک جاریش خەڵک پۆنستان بەکارهێنە کە پۆنستان لەو جەماعەتەیە کە پێیان ئەوترێ نۆن ستیرۆیدال ئەنتی ئینفلاماتۆری درەگ وەکو ڤۆڵتارین وایە پێویستە و بەڕێزانی ڕەبوایان هەیە یان گەدایان کونە یاخود ئەو بەڕێزانی کە بەرزەفشاری خوێنیان هەیە بە وریاییەوە بەکاربێنن و بەتایبەتی ئەم حەبە لە ڕەوانەوەی ئازارەکانی سوڕی مانگانەیە بەکارهێنرێ کەمە دیسان لەگەڵ میوانەکەمە تاوتێ و گەنگەشاکەم جگە لەوارم حەبەشمان هەیە کە بۆ ئازاری ساینەسایتس بەکارهێنرێ یاخود گەهوکردنی گیرفانە هەوایەکان یان سینوزیت کە لە ئێران پێڵێن بەکارهێنرێ ئەمەش ئایبۆپرۆفینی تایە لەگەڵ دەرمانێکی ترا کە ئایبۆپرۆفینی ژێکێکە لە دەرمان ئازارشکێنە باشەکان و دووبارە دەبێت خەڵک بە وریاییەوە بەکاری بهێنێ یەکێکی تر لە بابەتانی کە لە بەردەستی منایلوانی لە زۆر ماڵە هەبێ ئەم جێڵەیە جێڵی ئۆلفین یان جێڵی ڤۆڵتارین کە ئەمانش دیسانەوە بۆ ئازاری پشت بەکارهێنرێ کەواتە ئێستا تاکو ئێستا باسی ئازاری سەر و ئازاری دان و ئازاری پشتمان بۆ کردوون بەڵام جگە لەمانە کۆمەڵێک ئازاری تریشمان هەیە کە ئازاری ماسوولکەکانە کە بە شێوەیەکی گشتی خەڵک ماجەسیکی بۆ بەکارهێنرێ کە حەبیشکانی ئازاری ماسوولکەکانە ئەمانە ئەگەر ویستان بیخۆن دوو دەنگ بەیەکەوە دەخۆن شەو لە کاتی خەوتنە بۆی کە کەمێک خاوتان بکاتەوە